پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت سێ کەس هەر پرسیار لە حاڵیان مەکە کە چه عقوبەیەکی گەورەیان هەیە بۆ ڕۆژی قیامەتیان. چێنە سێ کەسە؟ یەکەمیان رجل فارق الجماعة وعصى إمامه فمات عاصيا. رجل فارق الجماعة، پیاوێک دێت لە جەماعەتی مسلمانان دەردەچێت. چۆن دەردەچێ؟ چەک هەڵدەگرێت دژی میلەتەکەی خۆی وڵاتەکەی خۆی. ئەمە فارق الجماعة، جەماعەتی وڵاتەکەی تۆ مسلمانە ئەو خەڵکە ئەم میلەتە مسلمانە یا کافرە؟ مسلمانە. ئەو بە کافری دەزانێ و خوێنیشی بە حەڵاڵ دادەنێ و بەڕەوای دەزانێت چەک هەڵبگرێ و گروپێک دروستکەن بۆچی بۆ خوێن ڕشتنی ئەم میلەتە. فارق الجماعة و لە جەماعەت دەرچووە، لە جەماعەت دەرچووە. وعصى إمامه، طبعا سەرپێکی فەرمانی شەرعی، فەرمانی ڕەوای سەرکردەکەی دەکات، نەک فەرمانی بێشەرعی نابێ گوێڕاڵی بکرێت. ئەوە عقوبەی گەورەیە لای خۆی گەورە، بۆ چکە فیتنەی گەورە دروست دەکە، فیتنەی گەورە دروست دەکە. من حمل علينا السلاح فليس منا. پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ هەر کەسێ سیلاح هەڵگرێ لەسەر ئێمە دژ بە ئێمەی مسلمان لە ئێمە نییە. تۆ چەکت هەڵگرت تۆ چۆی قودسم بۆ ڕزگارکەی، یا دەتەوێ مسلمانانی شارەکەی خۆت وڵاتەکەی خۆت لە ناوبەریت و خوێنی بڕێژی و کاولیکەی، کامیانت دەوێت کاک؟ تۆ خەریک چیت؟ ناوەڵامانە کافرن، ئەم میلەتە کافرە، لە سەد ئاوەندەی کافرە، خوێنی حەڵاڵە. ئەمە لەکوێ تێنە؟ ئەمە تۆ ئەو کەسەی کە عقوبەکەی تۆ ئەوەندە گەورەیە هەر پرسیار ناکرێت. لا تەسەل عنهم، مەپرسە عقوبەیان چەندە، چکە دیندارێتی نییە برام. تۆ چەک هەڵگری لەسەر میلەتی خۆت، لەسەر ئومەتی خۆت، دژی خەڵکەکەی خۆت، وەڵا چییە؟ بە گوێرەی عەقڵی تۆ ئەمانە کافر بوون، لە دین دەرچوون، ئێستا خوێنیان حەڵاڵە و ئێمە دەمانەوێت لە ناویان بەرین و وەزعەکە بگۆڕین بە باشتر. چۆن بە باشتر دەیگۆڕی؟ تۆ سەرتاپایت کافر کرد، خوێنیت حەڵاڵ کرد، ئێ دەتەوێت دەوڵەت بۆ چێ دروستکەیانی؟ بۆ چێ نازانم بۆچی؟ بۆ پێش شەش کەسەی کە عەقڵیان وەکو خۆتانە. ئەها ئەو دوو کەسەی کە بە دەوری کەعبەدا، قسەیەکی مەشهورە و حەقیقیە، بە دەوری کەعبەدا تەوافیان کرد و دوو کەسی خارجی تەکفیری، یەکێکیان وتی الحمد لله، الحمد لله الذي هدانا للإسلام من بين كل هؤلاء الناس الكفرة. سپاس بۆ خوای هیدایەتی دانی من و تۆ مسلمانین لەناو ئەو هەموو خەڵکە کافرە. ئەویش پێشتر ڕێی وا بوو، بەڵام ئێستا بیری کەوتەوە و هاتەوە هۆشخۆی، وتی یعنی بەس من و تۆ مسلمانین. برادەرەکەم وتی ئەی طەبعەن بۆ گومانت هەیە لەوە؟ وتی وەڵای بەس پرسیار دەکەم، یعنی بەهەشت تەنها بۆ من و تۆیە؟ وتی بەڵێ بەڵێ، نیوەی بۆ من و نیوە بۆ تۆیە. وتی جەنەتٌ عەرضها السەماوات والأرض أعدت لي ولك. بەهەشتێک فراوانیەکەی بەقەدەر هەموو ئاسمانەکان و زەویە، هەموو ئاسمانەکان و زەوی بەسەریەکەوە بکەی، ئەنجا بەهەشت وا فراوانە. ئێستا بەس بۆ من و تۆ خوای گەورە دروست کردووە؟ تی بەڵێ، گومانت لەوە هەبێ کافر دەبیت، تۆ شاوریابە، کاتە بەشەکەی تۆش بۆ من دێ، هەر بۆ خۆم دەمێنێتەوە. تی وەڵا با بۆ تۆ بێ، ئەو بەشە با بۆ تۆ، بەخوا نامەوێ، بەخوا بە دین نییە. ئەنجا هاتەوەش خۆی بەخوا مە دین نییە، وەڵا نامەوێ، ئەو بەشەی منیش با بۆ تۆ بێ، باش بەس بۆ تۆ بێت. ئەو بەهەشتەی کە خەوی پێوە بینی کە بە هەڵە حاڵی بووی. سیر کە براکەم ئەو عەقڵیەتە تۆ بزانی ئەو خەڵکە هەمووی کافرە وبالتالی خوێنی هەمووی حەڵاڵە. ئێ باشە کە تۆ هەمووی کافرە و خوێنی حەڵاڵە، ئێ دوای دەوڵەت بۆ چێ دادەمەزرێنی؟ یعنی چی؟ چێ بمێنێ لەو دەوڵەتی تۆدا بنیشێت؟